سەڵاتان لێ بۆ بکاتتان باش بەرنامەی ڕووباڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنمەیەدا باس لە کۆمەڵی تەوری تایبەت بە زانکۆکان و ئەو مەنهەجەی کە وەکو خوێندنی زانکۆیی پەیڕەو دەکرێت باس دەکەم. ئاشکرا لە ماوەی ڕابردوو گلەیەکی زۆر هەبوو بەوەی کە زانکۆکانی ئێمە نەیانتوانی وەڵام دەرەوەیەکی خواستە ئابوووریەکان بوون لە بازاردا بەوەی کە کادری مختص بەوەی کە بازار پێویستی پێشکەشیکە. بۆ ئەم جارە لە کابینی نوێمی حکوومەت وەزارەتی خوێندنی باڵا بەرنمەکان چییە بۆ چاکردنی ئەم بابەتە؟ ئایا ڕووی ئەو بەرنمەکە بە شێوەیەک دانراوە کە فعلەن زانکۆ وەڵام دەرەوەی خواستە ئابوووریەکان بێ لە بازاڕیان لایانی کەم ئەو دەرچوانەی کە ساڵانە تەخەڕوج پێ دەکات بە پێی پسپۆڕی ئەو تایبەتمەندی کە هەیەی بتوانێت کارێک بۆ خۆی بەدەست بات. خوێندنی زانکۆی ئاهلی لەگەڵ زانکۆ حکوومەکان چی جیاوازیەکی هەمان سیستمە یاخود جیاوازتر حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی وردەکاری دیکەی تایبەت بە دۆخی خوێندنی زانکۆی دەکەمە تۆرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز دکتۆر ئاشنا بابان مامۆسای زانکۆ وەردەگرم. دکتۆرە سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. زۆر سپاس سەرچاو سەلامەت بیت. دکتۆرە سەرەتا پێم خۆشە لە چەمک و مانای زانکۆک و ناوەندێکی ئەکادمی دەست پێ بکەم. زانکۆ بۆ خۆی چی تعبیر و مانایەک هەڵدەگرێت ڕووی ئەکادمیەوە؟ دەڵای مەزانی زانکۆیەکێکە لەو ناوەندانەی بەڕاستی لە هەموو وڵاتێکە بۆ پێشکەوتن و بۆ پەروەردەکردن و بۆ دروستکردنی تاکیەکە بۆ ئەوەی کە بچێتە ناو بازاڕەوانێ بازاری کارەوانی بۆ فێربوونە. واتە زانکۆیەکێکە لەو بنەمە سەرەکیانی ناو کۆمەلگا کە پێویستە یاخود هەموو وڵاتێک کە بە تەواوەتی ئیشی لەسەر ئەکات. چونکە تۆ لە ڕێگەی زانکۆوانێ ئەتوانیت ئەو تاکە پەروەردەکەی کە بەڕاستی تاکێک بێت کە بتوانێت دەورێک و ڕۆڵێکی جوانی هەبێت و تاکێکی چۆنڵی ئەکادمی زانستی بێت کە بچێتە ناو بازاری کارەوانێ. ئەمە یەک دوو ئەو ناوەندەیە کە ئێمە ئەتوانین تاکی لێوە دروستکەین بۆ داهاتوی خۆمان. واتە لەو ناوەندەیە کە لە هەموو بوارەکانە ئێمە تاکێکی بە ئەکادمی زانستی دروستکەین کە بتوانین لەگەڵ ئاستی وڵاتەکانی تر ئێمە وەکو هەرێمی کوردستان بتوانین کە تا ئەو تاکەمان هەبێ کە فعلەن لەگەڵ هاوشانەکانی خۆمان ڕاستە ئێمە وڵات نین بەداخۆ بەتی شەڵابین بە وڵات ئێمە بتوانین ئێمە وەکو هەرێمێکی دیفاکتۆ ئەو تاکەمان هەبێ کە تاکێکی زانکۆیی تەندروست بێ بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی هەرێمکە و هەروەها کاریگەری هەبێ لەسەر دروستبوونی سربەخۆیی کوردستان و هەروەها بتوانین ئەم کۆمەلگایە بۆ شێوە بێ کە بەڕاستی کۆمەلگایەکی واعی هۆشیار بێت. باشە دکتۆرە ئەگەر ڕاشکاوانە پێم بڵێ زانکۆ و ناوەندی ئەکادمی ئێمە توانیوەتی لە ئاست ئەم پێناسەیەدا بێکە مامۆسایکی زانکۆ بووی هەیەی یان توانیمانە لایانی کەم پێ بە پێی ئەو گەڕانکارانی کە لەسەر ئاستی ناوچەوی ئیقلیمی ڕوویداوە لە بواری خوێندنی باڵا هەنگاو بنین؟ ئەمە ئێمە ناتوانین بڵێن نەیتوانی و یاخوتوانی و ڕێژەیە. ئێمە زانکۆکانمان ئێمە وەکو بینا وەکو مامۆستا وەکو خوێندنی باڵا ڕاستێکی ئەمانە ئێمە هیچ ناڵێم کەم و کوڕیمان نییە کەم و کوڕیمان هەیە بەڵام کەم و کوڕێکی ئەوەندە نییە کە بڵین ڕێگری بووە بەڵام هێشتا مامانە بگەین ئەو ئاستێکە بە تەواوەتی پرفێک بین یان خۆت چۆن بڵێ لە هەموو ڕێکەوە تەواو کردین ئەگی ناوکو کەم و کوڕی لە هەموو کایەکان و لە وڵاتانی تریش کەم و کوڕیمان هەیە. ئێمە بیرمان نەچی ئێمە وەکو هەرێمی کوردستان تەڵان باسیکن هەرێمی کوردستان ئێمە لە قۆناغێکی ئەتوان بڵین هێشتا لە ڕاگوزاریان لەو قۆناغیان کە هێشتا بە تەواوەتی ئێمە سربەخۆ نەبووین چەند ساڵانێکی دوور و درێژ خەباتمان کردووە کە هەرێمی کوردستان سربەخۆ بین هەوڵین کە ببین بە دەوڵەت لەبەرەوە من ناتوانم ئێستا بێنم کوردستان بشبهێنم بە وڵاتێکی وەکو بەریتانیا بەڕاستیەوە بۆ خۆی ئەوە تاریخ و مێژوویەکی ئەڵێ ئەو وڵاتەیە کە ڕۆشتیا بڵێن ئەوە نیە ئاوا نابێت ینی من ناتوان بەڵام ئێمە لە چاوی کە لە ئاستیم چەند ساڵێکە کردومانە ڕەنگە توانی بێتمان کارێکی زۆر باش بکەین بەڵام ئەوەش بێگلایەنە نییە تەنها بە حکوومەت و بە وەزارەت بکرێت یاخود بە مامۆستا بکرێت نەخێر ئەمە ئەبێ تاکی کوردیش جۆرێک لە واعی یاخود لە هۆشیارەیەکی ئەوەی هەبێکە بەڕاستی ئێمە من بۆ خۆم کە چەند ساڵانێک مامۆستای زانکۆم هەنێک جار حاڵەتم لا بۆ مەسەلەن کە گفتوگەم لەگەڵ هەنێک قوتابی کردو طبعا ئەمەش ڕێژەیە هەنێک قوتابی تەنها بۆیە نەزانکۆ بەس بۆی کە چۆن بڵێ شەهادەیەک وەرگن بڕوانامەیەک وەرگن ئیتر ئایم عاشقی پێزیاد بۆ نمونە قوتابی ئەگەر ئەم خواستەیشی نەبێ بۆ فێربوون بۆ وەرگرتنی بڕوانامەیەک و بۆ دەستکەوتنی بژێویەک لە ژیانی ڕۆژانەی بە لایانی کەم نابێ سیستمی زانکۆیەکە ئەوەندە بەهێز بێ ئەوەندە ئەکادمی بێ ئەم قوتابیە ناچار بە فێربوون بە تێگەیشتن بە ئاکادیبوون بکایانی لەڕۆوە بێگومان ئەم ڕێکاری خۆی هەیە ڕێکاری یاسایی و ڕێکاری نستیمان هەیە هەم لە قسمەکان هەم لە بەشەکان هەم لە زانکۆ هەم لە وەزارەت کۆمەڵێک ئیجرعات بەڵام بەداخەوانێ سەرکی قوتابەکەی لە پۆلا دانیشتووە بەڵام تەرکیزی لەگەڵ من نییە
یاخود سێکێر هەر مەشغوڵە بە مۆبایلەکەیەوانێ بۆ نمونە من دەرسەکە شەر حەکەم ئەزانم کە ئەو مەشغوڵە بە بانگێکم پرسیاری لێکم زۆر جار کێجاری دوو جار جختی لەسەرەکەم و کەزام ئەو ئاگەی لەگەڵ ئاگەی لە وانەکەی من نییە پرسیاری لێکم دوایی سێکم بێتاقەتە بێت یا چێتە دەرەوانێ واتە تۆ ناتوانانی من مرۆڤێک بە زۆر دانیشێنم ئەگەر هاتو بۆ خۆی خواستێکی نەبێت چونکە خۆتە زانی پەروەردەی یاخود ئێمە لە زانکۆکان ئێمە تەنها ئیشمان ئەوە نیە کە زانست بگەین پەروەردەژە سێرێکی ئێو تاکە ئامادەنێنە بە پەروەردەی نە بە زانستی ئەو هاتۆ بۆ نمونیان هەن نێجار سێرەکی ئەو کەسە بۆ خۆی کوڕی مەسئولێکە ببورن یاخود باڵا دەستێک یاخود لە شوێنێکی وا ئیشەکات ینی وا خۆی دەرەبڕێک علاساس ئەبێ من ئیجبار کاکە من دەری چێنم بەداخەو ببوور ئەو کیسانەمان زۆر زۆرە و هەنەجاریش ئەو کیسی ئەخیرمان بینی لەگەڵەوەی کە ئەو دکتۆر ئەدریس و ئەوان بەداخەو کەڕیشتنەوە بەڵێ ئێمە مەبەستەکە لێرە چی ئێمە ناتوانین تاک بە تەواوەتی ئێمە لێرە ناوەندەکانمان هەیە بۆ بە دوو بەشۆنا هەنێک تاکمان هەیە فعلا نیت بۆی کە فێری زانست بێ و هەوڵەیە و ماندوو دەبێ هەنێکیشمان هەیە نەخێر بەداخەوانێ تەنها بۆ بەدەستهێنانی بڕوانامێ دکتۆرم قسەی تۆ لەسەر ئاستی تاک ڕاستە بەڵام ئەگەر لە فۆرمەعامەکەی سەیری بکەین بۆ نمونە ڕەچاونەکردنی خواستی قوتابی بۆ ئەو پسپۆڕی بەشەی کە دەیەوێت لێ بخوێنێ هەندێک جار بۆ نمونە نمرەکەی یاخود توانەمادیەکەی ڕێگەی پێ نادا بچێتە زانکۆیەکی ئەهلی بخوێنێ بە ناچاری دەچێتە بەشێک کە خواستی ئەو نەبووە لە بنەڕەتاوە بۆ ئەم بەشەنەی خوێندووە ئەمە تا چەند ئەمەی دروست کردووە ئەوەش ڕێگریەکی ترە چونکە ئەمەش بۆ خۆی ئێمە زانکۆلاینمان هەیە ئەو قوتابیانی کە لە پۆلیشە شەوانێ چن زانکۆلاین پڕەکەنەوانێ بە پێی دەرەجەکەی خۆی لەو شوێنەوەرەگیرێ جارانیش کاتی خۆشی هەر قبول مرکزی هەبووە نەک هەر لە هەرێم کاتی پێشووتریش پێشەوەی هەرێم یان لە پێش پرۆسی 2023 عفو یاخود لە کاتی پێشڕەوەکە ئێمە قبولی مرکزیمان هەبە کە قوتابیان کاچوویتە دەرەجەکە چەند بە خۆت کە لە ناوەرەگیرە تاویتت پێت رازینی چۆنی تۆ بێ لەوێبی ئەمە بۆ خۆشی ئەمەش بەڕاستی کێشەیەکی ترە بەڵام ئێمە لە وەزارەتی خوێنی باڵا کاتێک کە زانکۆهلەکان دروستکرا جۆرێک بوو لە هاوکاری بۆ قوتابی بۆ ئەوەی کە ئەگەرەوەی کە ئەتوانێت و ئیمکانێتی هەیە مەسەڵەن ئەتوانێت ئەو بواری کە خۆی ئەوێ لە زانکۆهلەکان وەری بگرێت بەڵام ئێمە ناتوانێت خوا پێش وەڵامەکان بۆ ئەمە لە چوارچێوەی زانکۆ حکومەکان ئەمە پەیڕەو نەکرا بۆ نمونە با قوتابی قەیچێکە سەرپشت بێلەوەی کە ئەو بەشەی کە دەوێت لێ بخوێنێ کار ئاسانی بۆ کریانی گۆڕانکاریەکە لە سیستمەکە بەم شێوەیە بکرێت ئەخرمە پەروەردەی مجتەمەعەکەمان پەروەردەی ئێمە ئەوەی دایک و باوکی میشە حەزەکە مناڵەکەی بێ بە دکتۆر هەمووی حەزەکە بێ بە مهندس ئیتر بابەتی شیکاری نەخۆشیەکان و بایۆلۆجی و جیۆلۆجی و بۆ نمونە پەروەردەی ئیسلامی و ئەمانە بەڕاستی ئەمانش بۆ خۆی هەموو تەواوکەری کۆمەلگایە ئەگەر ئەمە بکەین بە شاریکەدا بخەین بالضبط ینی ئێمە هەموو قوتابێکی ئێمە چکە دایک و باوکەکە بێ هەمووی بێ بە دکتۆر هەمووی بێ بە مهندس هەمووی بێ بە نابێت ئێمە پێویستمان بە مێژووە پێویستمان بە جوغرافیە پێویستمان بە پەروەردەی ئیسلامیە پێویستمان بە شەریعەیە پێویستمان بە بابەتی علاج طبیعیە بۆ نمونە ینی هەموو ئەو بەشانی کە لە ناو زانکۆکان لە پەیمانگاکانن ئەمانە پێویستی کۆمەلگان بەڵام ئێمە لێرە قوتابی ئێمە یاخود تاکی ئێمە لە پەروەردەوانێ هەمیشە چاوی لە چی ببێ بە دکتۆر ببێ بە مهندس لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەشەکان ڕێزم بۆ بڵێن بەشە پزیشکی و هەندەسیەکان بەڵام ئەمە مەسەلە ئەوەنی ئێمە لێرە لەبەرەوە تۆ بێت چی بکە مەجبوری ئێمە یاسایەکماندانا بۆ ئەوەی کە بەس بۆ نمونە قوتابێک شەستی هەیە ئەو ناتوانێت بچێتە تۆپ مەجبور چیەکەی کۆمەڵێک ئۆپشن یاخود کۆمەڵێک بەشی تری بۆ هەیە کە ئەو تەقدیمی بکە لە بەڵام کسێرەکەین کۆمەڵێک دەرەجەیە مەسەلەن هەمووی تۆ ڕێژی تۆ ناتوانانی هەمووی ئەگەر هەمووی بە کەیفی خۆی بێ هەمووی چێتەیەک بەش بەڵام گۆڕانکاری نەکرێت کە جۆرێک لە نەرمی تیابێ بۆ ئەوەی قوتابەکە لایانی کەم نزیک ئەو بەشە خوێنەکە خۆی لێتی خۆ دەبێت خوێندنی باڵا لەما دەسەوسان نەبێت بە خوێنی باڵا هەتا توانیوەتی کاری لەسەر کردووە بەڵام ئەوە کارەکە چۆن بڵێ کارێکی ئاسان نییە لەبەرێکی ئێمە ڕێژەیەکی زۆر لە قوتابیان لە پۆلی 12 دەرئەچەن و دەرەجەکانیان زۆر جار ئێمە بیرمان نەچێت ساڵانی ئەم ساڵ تۆزێک باشترێک کە ساڵانی پێشوو 101 و 103 هاتووە و ڕێژەیەکی زۆریش ئەوە نەهاتوە ئەین تەنانەت ئێمە زانکۆکانمان کێشەی هەیە زانکۆ حکومەکان لە وەرگرتنی هەموو قوتابی ئێمە ئەهلیەکانیشمان هەیە بە هەمان شێوە لەبەر ئەوە ڕانی ئەوە نەبێ ناتوانین بڵێن کاری بۆ نەکراوە کاری بۆ ئۆکرێ بەڵام لەگەڵەوەشە ئێمە جار نەگەیشتنێتەوە ئاسیا خود تەقبولی زانکۆکان و کۆمەلگای ئێمەش بەڕاستی هەمیشە ئەلحەمدولillah ئێمە لە زانستی سیاسی بە وڵاتان وڵاتی گەنج لەبەرێکە گەنجمان زۆرە وڵاتێکی پیرنی لەبەر گەنجەکانمان ئێمە سێرەکەین هەموو ساڵێک چەنە عادەیەکی زۆر دەرەچێت لەبەرەوە ڕەنگ ئیستیعابی زانکۆکان هێشتا بۆ دەربەوە نەبێ دوای ئەوگەرمەوەنە بە نەرمونیانی بێت کە ئەوەی کە خۆی ئەوێ بەدڵی خۆی بێت تەمان خۆی ئەوە ڕاستە کە قوتابی کە لە پۆلی شەش دەرچێت بە خواستی خۆی بێت چونکە هەم خۆی تیا دۆزێتەوە هەم ئیبداعی تیاکەم سەرکەوتێت بەڵام بەداخەوانێ کە ئێمە ناتوانین چونکە خواست لەسەر بەش چەند بەشێک هەیە ئەوەی تری بۆ نمونە پراوێزەخرێ باشە دکتۆرە
کەواتە ئەوەی وەکو سیستمی منهجی خوێندنی زانکۆیی لە تەواوی زانکۆ حکومی و ئەهلەکان پەیڕەو دەکرێت سیستمێکە بە واقعی ئەمڕۆی کۆمەڵگەی ئێمە دەخوات لێ ڕازی ئێوە ئەوەش دوولانێ باشە چۆن دوولانێ ئێمە ناڵم ئێمە لە مەرحەلەیەکی ڕاگوزارین ئێمە مادام پێویستمان بوێت لەبەرو کە ئەم شۆڕشی تەکنۆلۆژیا و ئەم جیهانگری و گوڵبەڵازیشنەوەی کردووە کە مشتەمە یاخود وڵات هەمووی ببێ بە گوندێکی بچووک هەموو ئاگامان لە یەکتریە لەبەرەوە خەڵکەکە واعیە بەرامبەر بەوەی کە چی بکە حەزی لە چیە ئێوێ زوو بڕواتە پێشەوە بەڵام ئێمە زانکۆکانی ئێمە ناڵم ئێمە یعنی نەک زانکۆکان کوردستان جاری ئێمە ڕەنگە ئێمە جۆرێک سنووردار بێت هێشتا بە تەواوی و فراوانیەمان نەبێت بەڵام سیاقی پرسیارەکەی من دکتۆرە لەوە هات بە دیاریکراوی ینی هەوڵ و نیەتێکی باشی جددی هەبوو بۆ گۆڕانکاریکردن بێگومان باڵا مەبەستم ئەوە بوو ئەم نیەتە شوێنی خۆی گرت ئێستا بیستم باسی ئەم شوێنی کە چۆن شوێنی خۆی بگرێت تۆ ئەزانی ئێمە هەموو داهێنانێک یاخود بڵێن کارکردن لەسەر نوێگەریەک کاتی ئەوێت وەختی ئەوێت یاخود بۆ نمونە فترەیەکی پێ کە تۆ زەمین سازی بۆ بکەی ئەمە هێشتا ئێمە خەریکی بۆ نمونە کۆمەڵێک شتی ئێمە لەناو وەزارەتە کە کراوە مثلن بواری توانە سازی بووە بۆ نمونە تەندروستی و سەلامەتی بووە ئەمانە بۆ من دروستبوونی فاکڵتیەکان بوو ئەمانە هەمووی پرۆسێکی زۆر باش بوو کە هاتۆتە ئاراوانێ بەڵام کاتمان ئەبێ یاخود وەختمان ئەوێ بۆی کە تۆ نەتیجەیەک یاخود ئامانجێکی ترت هەبێ ئەمە لەلایەکی ترەوانێ بۆ ئەوەی کە ئێمە بڵین شت نەکراوە کراوە بەڵام هێشتا لە ڕەنگە لە ئاست خواستی تاگ نەبێت چونکە ناڵم ئێمە ئەم شۆڕشی تەکنۆلۆژیایە کەسێکی لێرە دانیشتۆ ڕەنگە شتێکی زۆر باشتر لە وڵاتێکی تر ئەیبینی ئەوێت ئەوەش لێرە جێبەجێ بکرێت بەڵام ڕەنگە لە ئاستی ئێمە لە ئاستی پرۆسی سیستمی سیاسەکانە بێت کە ئەوە بکرێت یاخود ڕەنگە موچە نیە بوجەکە نیە یاخود زمینە سازیەک نییە ئێمە جارێ خۆتەزانی کێشەمان هەیە لەگەڵ بەغا کێشەمان هەیە لەسەر لەگەڵ بەغا لەسەر هەموو ئەو شتانی کە ئەکرێ لە بەرە زۆر چۆن ئەڵێ ڕەنگە ئامادەکاریکی ئەو تۆ نەبێ بۆ بێت دکتۆرە بە دیاریکراوی سیستمی خوێندنی ئێمە هیچی وڵاتێکە یان لە چی وڵاتێکەوە نزیکە خۆشبەختانە ئێمە وەکو عێراق و ئێمە چکە باسی بکەین چکە بەڕاستی ئێمە من ناتوانم هەرێمی کوردستان ئێمە هەر بەشێکین لە عێراق حتمما بەداخەوانی خۆزگە سەر بەخۆ بووینای بۆی هیچ ڕبتێکمانێ بەڵام ئێمە هەرێمی کوردستان هێشتا ئێمە بەشێکین لە عێراق لەبەرەوە ئێمە بەپی یاسای عێراقی ئێمە یەکێکین لە وڵاتانی کە لە نزیکترین سیستمی بەریتانی بوون جۆرێک لەوەی کێسا بۆن من تۆ بڕوانامەیەکە تەبێت لە هەنێک شوێن بڕوانامەکەمان ئێمە کاتی خۆی بڕوانامەیەکی معتەرەف بوو هەرچەنە ئێستاژ وایە بەڵام گۆڕانکاریەکرا مەسەلەن سیستمی کۆمەڵێک ئێمە سیستمی پەروەردە باسکەین سیستمیکی سویدی بوو کە هاتە ئێرە واتە ئێمە هەمیشە ئەوە نین کە بۆ ستابێتین بەعکسەوانێ ئەگە ببینی لە زۆر سەکتەرەکان ئەمانەوێت جۆرێک لە سیستمی جوانی بینینە ئێرە پۆلۆنیا پرۆسسمان هەیە کەمە سیستمێکی دکتۆرە ئەو پۆلۆنیا پرێسا توانی ئەو گۆڕانکاری کە بۆی دانرا بۆ بخۆی ینی خۆی سیستمێکی زۆر جوانە زۆربەی زۆری وڵاتەکان ئێستا بەڕاستی هەمووی بۆ سیستم ئەڕوا بڕێ بەڵام ئێمە بۆ جێبەجێکردنی ئێمە ڕەنگە تۆزێک زەحمەت بێت چکە هەم قوتابی هەم مامۆستا پێویستمان بۆیە کە چۆن بڵێ بتوانین تەقبولیکەین هەرچەند ئەم چەند ساڵە هەنێک لە زانکۆکان و زۆرێکیش لە زانکۆکان جێبەجێکراوە من بۆ خۆم پار ئەو سیستەمە متوانێ بەڵام جارێ هێشتا بە تەواتی لای قوتابی چۆن بڵێ بە تەواوەتی ئیستیعابی نەکردووە و بە هەنێک مامۆستاش ینی لەبەرەوەی کە تۆ سەرکی هەنێک مامۆستا هەیە پێشووتە جۆرێک لە دەرسی وتۆ مەسەن بە ساڵانە یاخود بە بڵێن وەرزیمان هەبووە هەنێک بەڵام پێویستە بەوەیە کە بێ جۆرێک جارێک کە قبول بکرێت بەڵام تەسەورەکەم چکە لە زۆر وڵاتەکان شوێنی خۆی گرتووە شوێنەکەی خۆی چۆنە ئێمە جارێ ئەمە هێدی دەستیان پێکردو چکە ئێمە لە ناو زانکۆکانە مەسە مەرحەلەی بڵێن قۆناغی یەک و قۆناغی دوو مەڵێن 4 و 3 و 4ەکان نەچونتە پۆلۆنی پرۆسس بە هەنێک زانکۆ هەیە هەمووی کردوێتی ئەمە ناتوانم بڵێن بەڕاستی لێرەوە من وکو مامۆستایە کە باسی خۆم یاخود باسی وانەی خۆمەکەم من پار لە کۆرسی دووەم فعلا ئێمە لە مەرحەلەی لە قۆناغی دوو من ینی ئەو سیستەمەم بەجێ کرد بەڵام من بۆ خۆم کۆمەڵە کێشەم توش بۆ لەبەرەوەی کە هەنێک بابەتە بە قوتابیەکان بە ئیستیغلالی هەنیشتکرا بوو بۆ ئەوەی کە مەسەن ناهاتە پۆلەوە لەبەرەوەی کە 5 دەرەجەی هەیە لەسەر بابەتی بۆ نمون ئەکتیڤیتی یاخود چالاکی ئەو 5 دەرەجەیە مەسەن جای بێت 5 دەرەجەی وەرنەگرم گوێنی ئەیە ماڵ 5 دەرەجەیە زۆرە بۆ ئەو واتە هەنێک جار بەداخەوە بۆ خۆشی قوتابی چۆن بڵێ کەمتر خەمە ئەو سیستمە ڕەنگە ئەو سیستمە زۆر جوان و ڕێکوپێکە بەڵام ئێمە هێشتا تەقبولی ئەوە ناکە ئەو سیستمە وەربگری ئەم هەر فێری ئەو عادەتە بوو یاخود فێری کولتورە بووە کە بە تەواوەتی بچێتە پۆلەوانەیە مامۆستا ناوی غایب بنووسێت ئەبێ یعنی ئەو سیستمت پێویستمان بووە کە جاری هێدی هەتاوەکو ئەچینە سەر سکە دکتۆرە مامۆستا وەکو قوتبێکی سەرەکی سیستمەکە حتمما
لایەنێکی گرنگی پەرۆدە و معریفەیە لە هەر ناوەندێکی ئاکادمی پەرۆدەیدا. توانای مامۆسانی ئێمە توانایەکی باشە، ئەوان بێخەلەل و بێکەم و کورتین بۆ هەندێک جار ڕخنەوە دەگیرێت کە مامۆساکانی ئێمە لە ئاست ئەو توانە معریفێدانی کە دەبێت لە ناوەندێکی زانکۆی پێشەشیکە. نمونەی وا هەبووە؟ حەزەکەم شتێک بە جەناب و هەم بینەری عەزیزیش ئەو شتە بزانێت لە خوێندنی باڵا ئێمە باسی خوێندنی باڵاکەین، باسی زانکۆکەین. کاتێک کە ماستەر یاخود دکتۆرا وەرەگرێت ئەوان ئێمە لە ناو وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێک یاسا هەیە کە بێ ئەم یاسانە جێبەجێ بکرێت، کۆمەڵەیەک ڕێنماییمان هەیە کە بێ جێبەجێکری. ئەمە دەورەی پێداگۆجیمان هەیە، ئەمە ناوی زانستیمان هەیە. ئێمە تەنانەت کە تۆ چیت لە قەبی علمی وەرەگری ئامادە باشیەکی کە ببی بە مامۆسای زانکۆ، تۆ لەوێ بە تەواوەتی لە خلالی ئێستا بۆ بە 6 مانگ پێشووتری شەر هەبووە کە کۆمەڵێک بابەت هەیە کە بە مامۆستادێت من بڕواناکەم هیچ ینی ئەوەنە سیستمەکە تەرکیزە بڕواناکەم کەسێک بتوانێت کە بڵێ من ئەو دەورەیە نبینم ئەجا ببم بە مامۆستا، چکۆیکێکە لەوەی کە شروتەکانە کە تۆ نازناو یاخود لە قەبی علمی وەربی بە مامۆسای زانکۆ. ئەو شتەش بۆ ئەو ڕێنمایی ئەو شروط و ئەو قانونش ئەوەنە ئەستەم و کە هیچ چاوپۆشیەکی لێ ناکرێت، لەبەرەوە بڕواناکەم هیچ مامۆستایەک یاخود هیچ کەسێک هەبێت کە بڵێن نەقین هەموو مامۆستاکان بەڕاستی بە تەواوەتی من ناشتوانم. ڕەنگە ئەمە ڕێژەیی نیە، چکە هیچ شتێک لە دنیا ڕێژەیی نییە، بەڵام ڕەنگە هەنێکە بێت لەگەڵ ڕێزم لەوانێ بەڵام بە عامەتەن ئێمە وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێک ڕێسا و یاسای خۆمان هەیە بۆی کە ئەو مامۆستایەکە چێتە ناو پۆلەوانە بڵێتەوە بە پێرفێکتی بێت. خوێندنی باڵا ئەم چاودێری و بە دوواداچوونیشی هەیە بۆ ئەوانەی کە لە دەرەوە ماستەر و دوکتۆرا دەهێن و دێنەوە ئێرە. بەڵێ بێگومان ئێمە لە چۆکم هەر ئەوەش بۆ خۆی گلەیەکی تر بوو کە دەیانوت هەندێک خەڵکە دەچێتە دەرەوە بە کۆمەڵێک ڕێگەی ناشەرعی ماستەرەکەی دێن و دوایی دێتەوە لێرە جیاوازی شادە و ئەوەی بۆ دەکرێت. ئەم چاودێری لە دەرەوە هەیە بە فعلی دکتۆرا. ئەزانی چۆن ئێمە ناتوانین بڵێن بەداخۆ ئێمە لە وڵاتانەیە لە وڵاتی بڵێن شەرقی ئەوسەد و لە وڵاتانی ئێرە هەنێک جار خۆتەزانی بەهۆی علاقات و بەهۆی واستە و ئەو شتانەوە هەنێک لەو شتانە ڕاستێکی دروست ئەبێت. من ناتوانم بڵێم نێ بەڵێ هەیە، بەڵام ڕەنگە چەند کەیسێکی مەحدود بێ، بەڵام بە عامەتەنەوەی کە لە دەرەوە ئەخوێنێت کۆمەڵی شروتی خۆی هەیە پاشان تعدیل دەکات. هەنێک جار ئەبێت ئەسڵ سیمینار کات هیواهەیە لە سیمیناری یەکەم دەرناچێت ینی کۆمەڵێک ڕێکاری خۆی هەیە. بەڵام ئێمە ناتوانم من بڵێ لە سایاسە بڵێن بەداخوانە چکمە گەندەڵی بەشی خۆی هەر هەیە هیچ شتێک بە تەواوەتی پێرفێکت نیە، ڕەنگە بابەتی حاڵەتێکی وایی هەبێ من لێرە بۆ من بەستمەوە ئەوەی ینی ئەمە بەسەر خوێندی باڵا تێپەڕیوە یاخود بۆ نمونە فلتەرەکە یان میکانیزمەکە ئەوەندە تۆکمە و ڕێک و پێک بووە کە ئەگەر شتێکی واشە بوو بێ ئەوە سیستمەکە نیەڵاوە کە بەسەریا تێپەڕێ. خۆی سیستم و یاساکە هەیە، بەڵام هەندێک جار بەداخوانێ سێرەکەی تاکی کۆمەلگاکەی ئێمە ئەو یاسایە پێشێ لەکات یاخود ئیستیغلالی ئەکات یاخود مەسەن سێرەکەی شتەکان والی ئەک بە جۆرێکی ئیتر بۆ مەسلحەت و بە بەرژەوەندی هەنێکە بێت ئیتر شتەکە بێ بەوەی وای لێ شتەکە ئیتر بخۆی لە دەست و کۆنتترۆل دەرەچێت ئەو شتانە شەر هەیە. بەڵام بە عامەتەن بۆ نمونە هەبووە ئەگەر کەسێک لە دەرەوە ماستەری نابێت و ماجەکانی تێدا نەبوو بێت لەلایەن خوێندی باڵا ڕەتکرابێتەوە. بەڵێ 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 من بۆ خۆمە زۆرن کە من دکتۆرەوانە وەڵاهی من نازانم زۆرنیان کە من بەڵام بەڵێ هەیە ینی بێگومان لە بەرەوەی کە ئەسڵەن کە کەسێک سەرێکی تەنانە دەگەر بۆ نمونە هەنێک بە تەواوەتی کە چی ماستەر یا دکتۆرا بخوێنی ئەبێت کە مەسەن کاتێکی مەحدودت هەیە کە مەسە بۆ نمان 9 مانگ یاخود بۆ دکتۆرا بێ 18 مانگ ئەبێ لە وڵاتە بێت ئەگەر ئەوەی تیانە بێت تعدیلەکەی بۆ ناکەن. ئەی چۆن مەسەلەن بۆ نمونە سەرێکی کە دوایەوە کە سەری بابەتەکانە کە نەگە کۆرساتەکانی بە تەواوەتی مەسەلەن مادەیەکی لە بابەتەکی خۆی وەرنەگرت بێت تعدیلی بۆ ناکەن. دکتۆرە من چەند پرسیارێکی دیکەم لەسەرم بابەتە بە پێشش مەسەر تاواکاری تەوەرەکە بۆ ئەم ساڵ هیچ دەرفەتێکی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێم دەکرێتەوە؟ وڵاهی من ناتوان ئەو جوابە بڵێم من بڵێم ئەکرێتەوە من وەکو بڵێم مامۆسایەکی زانکۆ ینی لە پرۆسەکە هەیە و پرۆگرامێک هەیە ئینشاڵڵا بکرێتەوە بەس من ئاگادار نیم بڵێم ئەکرێتەوە ناکرێتەوە چکۆ بەڕاستی لە بوار و اختصاص و لە سپۆری من نییە ڕاستە من لە ناو وەزارەتی خوێندنی باڵام بەڵام من نازانم یان ئەکرێتەوە نەچکۆ بەڕاستی ئەوە لە کاری و ناو وەزارەتەوە ئەوان نەزانم. باشە جیاوازی لەناو خوێندنی ئەهەلی و حکومی چۆنە؟ بۆ نمونە بۆ قوتابانی ئێمە فێری ئەوە کراوە کە دەبێت لە ناوەندێکی ئەهلی بخوێنەوەکۆی کە لە ناوەندێکی حکومی ئەو سیستمی کە لە ناوەندێکی حکومی زانکۆی ئەمە دەخوێنرێت هەمان سیستمەیە جیاوازی هەیە. سەرکە ئێمە زانکۆکان بۆ خوان جۆر لە سەر بەخۆی خوانیان هەیە هەر زانکۆی سەر بەخۆی خۆی هەیە. زانکۆ ئەهلیەکانیش بۆ خۆی ئێمە بەشێکمان هەیە لە ناو وەزارەتی خوێندنی باڵا کە زانکۆ ئەهلیەکانن ئەوان بۆ خوان یاسایەک و ڕێسایەکی خوانیان هەیە بەڵام بێگومان هەمویان نەچێتەوە سەر چەتری ڕێسا و یاساکانی خوێندنی باڵا.
بەڵام ئەوان بۆ خۆیان هەر زانکۆیەک بە زانکۆیەکی تر ئەوان ئەنجومەنی خۆیان هەیە و چۆن بڵێ بۆ خۆیان پرۆگرام و پلانی خۆیان هەیە. جیاوازەکانیان چێ؟ جیاوازەکان ئەوەیە کە ئیتر حکوومەکان ئەو خۆتەزانی لە زانکۆلاینەوە ئەچن، بەڵام ئەوانەی تر بەخواستی خۆیەتی ڕەنگە قوتابێک پارەیەکی باشتر ئەیە مەسەرەن چ بە بەشێکی باشتر چەند ئۆپشنێکی باشتری هەیە، بەڵام لە ڕێی خوێندنەوانێ خوێندنی حکوومیەکان خۆتەزانی ئەمانە ڕەنگە تۆزێک تەرکیزێکی زیاتریان هەبێ قوتابەکانیان ئەوەی کە ئێمە بینیمان چەند ساڵانێک کە زۆر جار ئەوانی کە زۆرترین باشترین دەرەجانی سێکی لە زانکۆ حکوومیەکانن مەبەستەوەی جیاوازیەک هەبێت، بەڵام ئەوانەی کە لە حکوومیەکانن فەرقێکی ئەو تۆنە چکەن هەنفسی زۆر جا مامۆستاکانە کە لە حکوومیەکانن لە هەلێکانیش وانە ئەڵێنەوە، ینی بەنسبەت مامۆستاکانەوە ئەوە شتێکی ئەو تۆنیە، تەنها ئەوەی کە ئێمە ئەتوانین بڵێن جیاوازێکی ئەوەیە کە تەلەبە بەخواستی خۆی لە ئەهلەکان ئەچێتە بەشێکە خۆی حەزیلەتی لە حکوومەکە ڕەنگە هەنێک جار پەیوەستە بە نمرەکەی خۆی کە لە شوێنێک وەرەگیرێت. باشە کەواتە دەتوانین بڵین زانکۆ ئەهلیەکان ئیزافیان خستوتە سەر خوێندنی باڵا؟ بێگومان کردویانە لەبەرەوەی کە زانکۆ حکوومیەکانی ئێمە بە تەواوەتی ئیستیعابیا خود ناتوانێت ئەو هەموو قوتابیە وەربگرێت. لەبەرەوە هاتوون جۆرێک چۆن بڵێ ئەرکێکی قورسیان لەسەر زانکۆ حکوومیەکان هەڵگرتووە. لە هەمان کاتیشە بوارێکی ترە بۆ قوتابیان ئەگەر هات و مثلا قوتابیەک پێشووتر دەرفەتێکی بۆ نەڕەخساوە ئەتوان لە زانکۆ هەلێکان ئەگەر تەمەنێکی معقول بێت و دەرەجەکەی توانێت بچێت لەوێ بخوێنێت. واتە وای کردووە کە ئەوەی کە کۆمەڵێک کەس بتوانێت لە زانکۆیەکی حکومی نتوانێت بخوێنێ بەهۆی تر عمرەوە بێ بەهۆی فرسەتە یاخود مەسەمە چەند کەسانێکە بە بەهۆی بارودۆخ و زروفی ڕاکردن و ئەم ژیانی کە کوردستان ئێمە بەداخەوانێ بەسەریا ڕۆیشتن لە زانکۆ هەلێکان توانێن فرسەتێک بۆ کە بتوانن چۆن بڵێ ئەو خەونیان بێنە دیکە زانکۆیەک تەواوکەن کە پسپۆریەکیان هەبێ. من چەند کەسانێک گەناسم ڕەنگە هەنێکیشیان قوتابی خۆم بن سەرێکی هاتوون لەوێ بە ئاستێکی زۆر بە زانکۆی تەواو کردووە، ماشەڵڵا ئێستا ماستەری تەواو کردووە، ئەبینی کە سەرێکی ئەوەنە بتوانایە کە کتێبی نووسیوە بۆچی لەبەری کە پێشتر دەرفەتی نەبوو ئێساسێکی ئەو زانکۆ هەلیانە دەرفەتێکی پێیاوە، واتە ئەمە بۆ خۆی فعلەن توانیوێتی هەم خزمەتی کۆمەلگا بکە و هەم خزمەتی زانکۆش. لە ڕووی ئیشرافەوە ئەم زانکۆیانە لە ڕووی کارگەڕووی ئیداریەوە خوێندنی باڵا یعنی تەحکومیان پێوە دەکات بۆ نمونە لە ڕووی دیاریکردنی کرێ ساڵانەی خوێندن کە گلەیەکی زۆر هەیە ڕەنگە هەندێک زانکۆ وەکۆی کە باز دەکرێت حتممە من پرسیار دەکەم نازانم وایە خودنا وەکو ناوەندێکی تیجاری لێ هاتووە ینی خوێندنی باڵا ئەم چاودێرە جدی لە سەرم زانکۆوانە دکتۆرە وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی بە مستەمڕی ینی یاساکانی خۆی لەوێ بە دوواداچوونی بۆ ئۆکاچەنێک جێبەجێ بێ ئەو سکاڵانی کێن بە هەندوەرەگیرێن هەمیشە بەردەوام ئیشراف هەیە لە سەریان تەنانەت ئێمە لە زانکۆ لە وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی من وەکو مامۆستایە کە میشە وەزارەتی خوێندنی باڵا چاودێرە بەسەر منەوە من پێدا من ئەبێت چی بکەم ئەبێ دڵنیایی جۆریم هەیە ئەبێ کاتێک کە من مامۆستای زانکۆم ئەبێ بەحسم هەبێت ئەبێ بەح توێژینەوەم بڵاو کراوەم هەبێت ئەبێت من بە بەردەوام بخوێنمەوە بەردەوام ئەپدەیتی خۆم بکەم ئەبێ کاتێک کە ئەچمە پۆلەوانی داتا بڵێن ئەپدەیتم هەبێ مەسەلەن محاضراتم هەبێت بێجگەلەوە نوقاتم هەیە واتە وەزارەت بۆ من کە من مامۆستایەکی زانکۆم وەزارەت بەردەوامی لەسەر منیش ڕقیبە نەک تەنها لەسەر خوێندکار یعنی ئەمە بەپی یاسای خوێندنی باڵا ئەم ڕقیبێ زانکۆکە خۆی دەیکات یاخود خوێندنی باڵا زانکۆ ئەی کات چونکە لەبەری کە وەزارەتیش بە زانکۆ ئەڵێ زانکۆش بە مامۆستاکان بە ئێمەش ئەڵێ ینی ئەمە یاسای وەزارەتی خوێندنی باڵایە بۆ هەمووانە لە زانکۆکان خاتی مامۆستاکان ناگیرێت لەم بابەتەدا نا لەبەرەوەی کە وەزارەت بۆ خۆی ئەوان ئیشرافی ئەەکەن و دوای بە مامۆستا خۆشی ئەوە مێنێتەوە بۆ ئەوە ئەمە پێڵێن حەگبەی مامۆستایە وەکو هەگبەیەکمان هەیە کە ئەمانە ئەمانە بکەین ئەگیناتۆ بۆ ئەو ساڵە تۆ ئەو دڵنیایی جۆری وەرناگری کە دڵنیایی جۆری ئەمەیەکی کە لە یاساکانی خوێندنی باڵا ئەگەر توانا و فیدباکی زانکۆ خوێندنی باڵا بۆ مامۆستاکە لەو ئاسە نەبوو کە یاساورێنمایەکان دیاری کردووە ئیجرعاتەکان چی دەبن؟ ئیجرعات نییە مەسەلەن بڵێ وەکو ئیجرعاتێکەکرێ و مامۆستاکەوێتەوە سەر مامۆستاکە خۆی ئەنی مامۆستاکە بۆ خۆی مەسەلەن ڕەنگە بۆ خۆی ناخۆش بێت یا مەسەلەن خۆی کەم تەرخەمە بێت ئەگینا ئەوە نیە بڵێ شتێک بێت بەڵام بۆ خۆی خۆشترێکە و عادەتەن مامۆستاکانیش بۆ خۆیان دەیمەخوا هەمیشە لە جۆرێک لە بنافەسەیان بۆی کە بۆی کە هەکبەکەی باش بێ بۆ ئەوەی کە دڵنیایی جۆرەی دوایەوە بە خۆی مامۆستاکە بێ لە زانکۆ بە مامۆستا بەجددی یعنی بە خۆی خەریکی توێژینەوەیە ببێ ئەوەی کە مەسەلەن بڵێ وەرق ئەو یاسایە ینی مەگەر بڵێم یعنی ناڵێم هەمووان بەڵام ڕەنگە هەبێک بۆ خۆی کەم تەرخەم بێ بەڵام مامۆستاکان بەگشتی زۆر ینی پەیوەستن بەو یاسایانەوە وەک دوای پرسیار وەکو مامۆستایەکی زانکۆ کەسێکی بە ئاگا لە خوێندنی باڵا گەژبینی بە ئایندەی خوێندنی زانکۆی لە وڵاتە بازار زانکۆ تاوکەل یەکتر دەبن بۆ داهاتوو
من بڵێم نامەوێت لێرەوە بەڕاستی بڵێم گەشتبین نیم بەڵام زۆریش گەشتبین نیم بەچی بۆچی بەداخەوانی سەرەکی قوتابی جۆرێک لە ناومێدی لا دروستە بێڵێ من 4 ساڵە خوێنم 5 ساڵە خوێنم تەعین نابم ئەمە کێشەیەەکە داوای لێت کە خوێندکار سار دەبێتەوە لەوەی کە ئیتر ئەو خۆشیەوەی کە تۆ چەند ساڵێک خوێن و تە دایک و باوکت هیلاک بۆ تۆ توێتە خەڕوچکەی ئەوێت لە بواری خۆ تا ئیشکی تۆ کە گەنجی دەبێت کە چیتە تەمەنی 45 و 50 ساڵ تۆ بێت ئەزمونێکت هەبێت تۆ ئەزمونە چۆن دروستە بێگە تۆ کاتێک کە تەخەڕوجەکەی نەچیتە شوێنێکی بواری خۆتەوانێ ئیش بکەیت و ئەزمون وەربگریت و فێر ببی ئەمە جۆرێکە لەوەی کە بەداخەوە ئێمە لە بە تەواوەتی نەمانتوانیوە ئەو قوتابیانی کێمە من بۆ خۆم چەند جارێک بەداخەوە قوتابی ئەو پرسیاری لێکردم زۆرم پێ ناخۆش بۆ زۆر خەفەتم خواردووە بەوەی کە زۆر جار کەونێ ئێمە لە ناو وانەکانە گفتوگۆ لەگەڵ قوتابیەکەین سێکە قوتابیەک هەڵەسە لە مامەسا فعلەن سێکی بەتوانایە زیرەکە لە مامەسا من زۆر بێئومێدم باشەوە من تەواوم کرد چی بکەم چۆن تەعین ببم دکتۆرە ئالێرەدا یەک پرسیارەکەم و دوایین پرسیار دەبێت ئەمە ڕاستکاتەوە ئەمە ئیشی پرۆسەی بەڕاستی پلانی حکوومەتە پلان دانان ئێمە وەزارەتێکمان هەیە لە ناو سیستمی سیاسیە پێڵین پلاندانان وەزارەتەکانە بزبط ئەمە ڕاستەمە پەرلەمان ئێمە بەدڵی سیستمی سیاسی دانێ بەڵام وەزارەتی پلاندانانش پلانی چییە ئەبێدا هەمیشە پلانی هەبێ بۆ هەموو سەکتەرەکان بۆ هەموو وەزارەتەکانی کێکیش لەوانە وەزارەتەکانێک کە بۆی کە ئەوانی کە ئەچنە تەمەنێکەوە تەقاعود دەبن ئەبێت چەندێک بێتەوە شوێنی ئەوکە چی بکە کە کار بکە مەسەلەن ئەوەی کە لە دایکە بێت چەند ئێمە ساڵانە چەند کەسمان ئەبێ ئیحساییمان هەبێت داتامان هەبێت چەندێک لە دایکە بێت چەندێک ئەمرێت چەندێک ئەوەی کە چێتە کارەوە چەندێک یعنی ئێمە ئەبێت چۆن لە بەر چاوڕوونیەکمان هەبێت ئەوانی کە بێت کە تەعین بن چەندێک بێت ئێمە ئەبێ وا بکەین بێجگەلوێ سامە کەرتی تایبەتمان هەیە کارێکی وا بکرێت بەڕاستی کە کەرتی تایبەت بۆچی کەمتر خەڵک خواستی لەسرە لە بریو کە لەناو حکوومەتە تۆ بۆ ئەتوان حکوومەتە تەقاعودیت هەیە کۆمەڵێک چۆن بڵێ بابەتی مستەفیدیت هەیە ئەفو ببورن لە کەرتی تایبەت کەسێک کەچێت 10 ساڵە کەرتێکی تایبەت ئیشەکات دوای کێتە ماڵەوانێ هیچ شتێکی نتەقاعودی هەیە یاخود هیچ شتێک ڕەنگە کابرا دەستخۆشی سوپاسێکی بەداتا ئەوەی من تێگەشتم لە قسەکانی بەڕێز ئەوەیە کە ئەمە هەوڵێکی دەستە جەمعیە دەبێت پەرلەمان حکوومەت وەزارەتەکان بە یەک ڕوویا و بە بەرنامە ئیشی بۆ بکەن بێگومان زۆر سپاس بۆ دکتۆر ئاشنا بابا مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە سپاس بۆ ڕێستان و سپاسیش بۆ بینەر و بیسەری دووبارە بەخێر بێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەنامێکی دیکە هەر شاد و بەختەوە